ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم ئەڵخێم شوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەسەلەی کوشتنی ژنان لە کۆمەڵگەی کوردەواریدا. ئاخۆ ژن کوشتن شەرەفە. ئێمە بینین ئەم دیاردەیە ئێستا لە هەرێمی کوردستان لێرە و لەوێ لە ناوچەکان زۆر پەری سندووە. ینی مەسەلەکە بەس لە کوشتنی ژنەکەدا بە کۆتا نایێت. ئێستا بینین بۆ نمونە لەوەی ڕووداوە گەورەی کە چەمچەماڵ بینیمان، ینی پیاوێک هەستا بە کوشتنی هاوسەرەکەی، ئەنجا خێزان و هەروەها کەسوکاری هاوسەرەکەشی. ئەم قۆناغی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێگەیشتوین چیمان پێڵێ؟ زەنگی مەترسی لە هەرێمی کوردستان لە ڕووی کوشتنی ژن و هەروەها تاشی ئەم کۆمەڵگەیەوە چیمان پێڵێ؟ بەرپرسانی هەرێمی کوردستان، ڕۆژنامەنووسان، میدیاکاران، چالاکوانان لەم بوارەدا ڕۆڵیان چییە بێت؟ بە دیاریکراوی ئەوەی کە جێگیری سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێز قوبات تاڵەبانی هەڵمەتیشی ڕاگەیاندووە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کەسانی کە ژنکوژن یاخود مرۆڤکوژن. ئەم هەنگاوە دەبێت ئێمە چۆن پشگیری لێ بکەین. بەرپرسان کاتێک کە دۆسیەیەکی وەها دێتە بەردەمیان بە تایبەتی لە دادگاکانە، دەبێت بڕیاری یەکلاکەرەوە چۆن بێت لەسەر ئەو کەسەی کە بکوژە. چکە بینیمان لە زۆرێک لە دۆسیەکاندا ئەو کەسانی کە بکوژ بوون کاتێک کە دادوەر بڕیاریەدا بڕیاری زیندانی هەتایی بوو. بەڵام ئەمە بەلای کەسوکاری کوژراوانەوە یاخود ئەو کەسانی کە بوونە قوربانی لە دۆسیەکاندا جێ ڕەزامەندی نەبوو. ڕێکارە یاسایەکان دەبێت چۆن بن بەم ئاراستەیە، میدیا ڕۆڵی چۆنە، ڕۆژنامەنووسان لەم بارەیەوە قسەیان چۆنە بێ، چالاکوانانی بواری ژنان دەبێت ئەمان چۆن هۆشیاری بڵاوکەنەوە لە کۆمەلگادا. کۆمەلگای ئێمە کەی ئەتوانێ خۆی بپارێزێ لەو مەترسی کە یاوێتی لە دەرگای زۆرێک لە ماڵەکانمان. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. خاتوانە شوان چالاکوانی بواری مافەکانی ژنان، بەخێربی خاتوانە سپاس دەکەم. هەروەها کاک لەتیف حوسێن ڕۆژنامەنووس کە لە ستودیۆ بە سپاس و هەردوولا لەگەڵمان بەخێر سپاسانە. خاتوان ئاگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین، یعنی ئەبینین ماوەیەکی زۆرە دیاردەی ژن کوشتن لە هەرێمی کوردستان خەریکە پەراسێنێ و ئەبینی دەردەکە یعنی گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەوسا بەس ژنەکە ئەبووە قوربانی، ئێستا دەبینین کە سوکاری ژنەکەش ئەمانی ژەبنە قوربانی. ئەم قۆناغە ناوەنی چی جەنابەت؟ هەڵبەتە قۆناغێکی زۆر مەترسیدارە. ئەم مەترسیە لەسەر تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمە هەیە، بۆیە تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمە لی بەرپرسیارە، هەریەک بە ڕۆڵی خۆی و هەریەک لە شوێنی خۆی و بەرپرسیارە لەم دۆخە و بەرپرسیارە لە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی ئەم دۆخە و بەرپرسیاریشە لەوەی کە چۆن هاوکارە بۆ دەستگیرکردنی تاوانباران. مەسلەی دەستگیرکردنی تاوانباران مەسلەیەکە لە ساڵانی نەوەتەکانەوە باسی لێواکرێەوەی کەکە لە مەسلە زۆر هەستیارەکان. بەبیرم دێ لە ساڵی 2002 بڕیاری 59 لەلایەن بەڕێز مام جەلالەوە ئیمزاکرا. لەو بڕیارەیە باس لەوەکە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە کە بە ناڕەزایەکی ئیقلیمی دروست کردبوو، ئەو کاتە چەند وەفدێک هاتن سەردانی ئەویان کرد سەبارەت بەم بڕیارە. لەم بڕیارە باس لەوەکە واتە هەموو بڕیارەکە تایبەتە بەوەی کە بکوژی ژن سزای سوکراو نەدرێت، چونکە پێش ئەوە بکوژی ژن سزای سوکراوی هەبوو. لەم بڕیارە بەدواوە چەندین بڕیاری تر و چاکسازی لە ناو یاساکان ئاکرا بۆ ئەوەی کە بکوژی ژنان دەستگیر بکرێن. هیچێک لەو ئاستەنگانەی هاتە بەردەم ئەم چاکسازیە لە یاسایەوە. ئەم بڕیارە ئەوە بوو کە لێبوردنی گشتی دەرئەچوو. چەند ساڵێک دواتر لێبوردنی گشتی دەرەچوو بە تایبەتی لە جەژنەکانە. ئەم لێبوردنە گشتە بکوژەکانی ئەگرتەوە. هەر بۆیە هەڵمەتێکیان کرد ڕێکخراوەکانی ژنان کە جێگەی دەستخۆشیە تا ئەمڕۆ ئەم هەڵمەتە کاریگەری خۆی هەیە. لە 2015ەوە توانیان ئەوە قەدەغ بکەن کە بکوژی ژن لێبوردنی گشتی بیگرێتەوە. ئەمە یەکێکە لە هەنگاوە باشەکان، یەکێکە لەو هەنگاوانەی کە جۆرێک لە ترس و چاوشکێنی ئەکاوە. ئەمە فەلسفەی یاساش ئەمەیە کە ڕەدع دروستەکەوە تا ڕێگریەکە بەرەگرێ بە تاوانە قێزەونەکە. بەزەبەت مەسەلەکە ئەمەیە. لە دوای ئەمەوە ئەبینین کە جۆری کوشتنەکان گۆڕانکاری بەسەراهاو. ئێمەی کە لە ڕێکخراوەکانی ژنان یاخود ڕێکخراو پەیوەندیدارەکان کار ئەکەین، ئەمان بینی کە هەندێک جار قوربانیەکە ئەسووتێنرا یاخود هەندێک جار قوربانیەکە جەستەی ئەشێوێنرا یاخود لە شوێنێک کوژراوە ئەبرا لە شوێنێکی تر فڕێ ئەدرا، نەمان نتوانی بە زەحمەت ناسنامەکەی بناسێنین، تاوانبار بدۆزرێتەوە.
ئەمە یەکێک بوو لە ئاستەنگە گەورەکان بەڵام لەگەڵ ئەمەشە دەستگا پەیوەندیدارەکان هەڵمەتی سڕوپڕیانە کرد بۆ دەستگیرکردنی تاوانبار و دایان تاوانبار دەستگیرکراون لەم حاڵەیە کە ئێستا ئێمە قساکەین ژن هەیە لەژێر هەڕەشەی کوشتنە و لەم حاڵەیە کە ئێستا ئێمەش قساکەین تاوانبار هەیە بکوژ هەیە هەڵاتوە بەڵام من دوا پۆستی بەڕێز قوبات تاڵەبانیم بینی ئەڵێ بەڵێن دەدەم هەموو ئەو بکوژانە دەستگیر بکرێن کەواتە ئێمە ساڵانێکە فشار و هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە هەموو ئەو بکوژانەی پێشتریش کردەی کوشتنیان ئەنجام داوە دەستگیر بکرێن و دڵنیام هەمویان دەستگیر ئەکرێن زۆر باشە ئەو هەڵمەتانی کە جەناب داماژت پێدایانی ئەگەر بۆ نمونە بەردەوام بن بە تایبەتی سەم هەڵمەتی کاخوبات ینی پێ دوایە ئەمە پاڵپشتی زیاتری ئەوێ ینی ئەم کارە ڕاستە ئەو جێگیری سەرۆکی حکوومەتە ئاخۆ بەس بۆ ڕایەکری ئەم کاری یاخود نەخێر پشتیوانی هەموو چین و توێژە جیاوازەکانی وێ لە کۆمەڵگایە بۆ بەرگرتن بە تاوانەکان کاخوبات وەکو کەسێک کە باوەڕی بە مەسەلەیە هەیە و پێشتر کۆمەڵێک چاکسازی کراوە کۆمەڵێک بڕیاردراوە کە ئەو باوەڕی بۆ بڕیارانەی پێشتریش هەیە کە باوەڕی کردووە ڕاستە ئەم باوەڕی پێی هەیە و کاری بۆ ئەکات بەڵام ئەمە تەنها بەس نییە ئەو تەنهایە لە ڕوبەڕووبوونەوەی چەندین چەکدار کە عشیرەتەکان چەکداریان کردوون ڕوبەڕوو ئەبێتەوە لەگەڵ چەندین حزبی تر چونکە حزبەکان زۆربەی زۆریان عشیرەتەکانیان چەکدار کردووە یەکێتی پارتی گۆڕا هەموو حزبەکانیانی چەکداری خۆیانیان هەیە و عشیرەتی خۆشیان هەیە کە چەکداریان کردووە و زۆربەی ئەم کارە ساتانە کە ڕوئەیە لە ئەنجامی تێکچڕژان یاخود کێشەی نێوان عشیرەتەکانەوە ڕوئەیە وەکوی لە چەمچەماڵ بینیمان ئەم وەکو کەسێتیکی معنەوی وەکو کەسێتێکی حکومی و کەسێتیە کە باوەڕی بە مەسەلەیە هەیە ئەتوانێ و هەوڵەکانی بەردەوامە بەڵام تەنها بە تەنها ناتوانێت ئەم کارە جێبەجێ بکات چونکە ئەمان کارێکە پێویستی بە تاک بەتاکی وەکو پێشتر وتم تاک بەتاکی کۆمەلگە بەرپرسە لەم تاوانانە تاک بەتاکی کۆمەلگەش بەرپرسە لەوەی کە چۆن ڕوبەڕووی ئەم تاوانانە ئەبینەوانێ وەگوتم لە ئێستاە کە ئێمە قساکەین بکوش هەیە هەڵاتوە ئێمە هەمووان بەرپرسین لەوەی کە ئەم بکوژانە دەستگیر بکرێن لەم حاڵەیە ئێستا کە ئێمە قساکەین ژن هەیە لە ژێر هەڕەشەی کوشتنە ئێمە هەمووان بەرپرسین لە ژیانی ئەو ژنانە یاخود ئەو مناڵانە یاخود ئەو کەسانی کە لە ژێر هەڕەشەی کوشتنان بە هەر بیانوێک بێ چونکە ئێمە شتێک هەیە لە کۆمەڵگای کوردیا بیانوێک هەیە پێی ئەوترێ شەرەف بەڵام ئەمە کراوەتە بیانوو بۆیە کوشتن بە بیانووی شەرەفە شەرەف بیانوویەکە زۆر کوشتنی تری لە ژێرا پەردە پۆشەکرێەوە خۆی شەرەف پنتێک نییە یاخود چەمچێک نییە بۆ ئەوەی کردەی کوشتنی بۆ ئەنجام بدرێ بەڵکو شەرەف شتێکی ترە هاوڕێیانمان لە ڕێکخراوی CDO توێژینەوەیکیان کردو ئەمساڵ زۆر بەوردی باس لەواکەن ئەم بکوژانە چێن و چ کێشەیەکیان هەیە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە و تێڕوانینیان بۆ مەسلەی کوشتن چۆنە و هیچ پەیوەندیدار نییە بە مەسلەی شەرەفەوە بەڵکو ئەوان تێنەگەشتون لەوەی کە شەرەف ڕاستگۆییە شەرەف کەرامەتە شەرەف کۆمەڵە شتی ترە کە پەیوەندیدار نییە بەوەی کە ئەوان بیانوێک بۆ خۆیان پیا بکەن بۆ ئەوەی کەسێکی پێ بکوژن دەستۆش خاتوانە دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی بابەتی زۆر گرنگتر هەر لەو بوارەیە مامۆستا ینی بەر لەوەی کە وەکو ڕۆژنامە نووسێگانی پرسیارت لێ بکەم کە ڕۆڵی میدیا چۆنە بێت لەم بوارانەدا بەڵام ئەمێ سەرەتا وەکو لە ڕووە پەروەردەیەکەوە ئێمە باسکەین بەڕاستی ینی پەروەردەی ئێمە وەکو پەروەردەی کۆمەڵگەی کوردەواری تا چەندە ئەم پەروەردەیە لە بواری ینی لایەنی کۆمەڵایەتی خەڵک کاری کردووە بۆی کە بۆ نمونە ئێستا ئەم ڕووداوانی کە ئێمە بیستین لێرە و لەوێ مەسلەی ژن کوشتن مەسلەی شەرەف مەسلەی ینی کاری قێزەون کە ئیتر لە کۆمەڵگەکەمانە لەلایەن پیاوە کە پێوتری پیاوسالاری ئەنجام بدرێت پەروەردە ڕۆڵی چی بووە پەروەردە ئەو ئەرزیەتەی فراهەم کردو بۆی کە تاشی کوردی تێبگا لەوەی کە ئەو کاری کەیکا لە ژێر ناوی شەرەفە یاخود ئەوەی کەیکا لە پێناوی قەزیەکە کاڵە من ژنێکە کوژم ڕێگە پێدراوە یاخود نەخێر ئەمە پێچەوانی هەموو بەهاکانە بەڕاستی بەڵێ زۆر سپاس کات سڵاوتان لێبێ لە ڕاستیدا خۆی کاکاوڕێکێک لە کێشە هەر گەورەکانی نە ئەم ڕوودا و کارەساتانەی لە وڵاتە ڕوودەدات پەروەردەیە گەڕێتەوە بۆی کە تا ئێستا لە ڕووی پەروەردەی ئەمە تەواو لاوازین پەروەردە بەمانە ڕسمیەکەی کە مؤسساتە ڕسمیەکەیە و پەروەردە بە شێوازە ناڕسمیەکەشی کە خێزان و دام و دەستگا دامەزراوە کۆمەڵایەتیەکانە ئێمە لە کۆمەڵگەیە کابووین کاتێککە لە قوتابخانەبی لە پۆلیەکی سەرەتاییە شعرەکە پیانەوتی چەکەڵگرن با بە برات چەکەڵگرن ئەمە لە زیهنی مناڵیەوە تا ئێستا من تا ئێستا شێر و شعر و دێڕانم لە مێشکایە تا ئێستازرنجێتەوە تۆ تا ئێستا لەسەر ئەو پەروەردە کراوی بەداخەوە لە کۆمەڵگەی کوردیا تا ئێستا چەمکێکی یا دێڕێکی زۆر ناشرین باوکە زۆرێک پێی وایە ئەڵێ کلاشینکۆفێ یا چەکی حەو کوڕەژی ینی تۆ ئەگەر ئەمە تا ئێستا تۆ خاوەنی ئەم کۆمەڵە لە چەمک و لە بەهایانی کە بەڕاستی وای کردووە کە هەمومان
ببینە مەترسی بۆ سەر یەکتری ینی مەسەرەن زۆر جار ئێمە ترسمان لە مەسەرەن داعش هەبێ لە شوێنی تر هەبێ لە دەوڵەتی ئیقلیمیە داگی کەر و دوژمنەکان بە کورتێ بەڵام ئێمە دوژمنێکی گەورە ناو خۆمانەیەکە ناخ و دەرونی خۆمانەکە بەرامبەر یەکتری تەسامحمان نییە تەنانە دەپەڕێتەوە بۆ سەرەوەی کە لە ڕۆژی جەژنا ینی کە هیچ شتێکی تیان نامێنێ هەموو سنوورێکە بەزێنێ بەوەی کە لە بری لێبوردەیی لە بری تەسامح لە بریەوەی کە ئامێز بگریتەوە تەنانەت بۆوانی کە دوژمنی شتن بەرام دوژمنکاریان بەرامبەر کردووی بەڵام ئێمە وامان لێ هاتۆ دەستمانە سێتە خوێنی نزیکترین کەسمان ئەنی ئەمە بەڕاستیەکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئێمە بێتە لە وڵاتەیە بۆیە پەروەردە ڕۆڵی گەورە و گرنگی هەیە و پێم وایە دەبێت لە پەروەردەوە ئەگەر ئێمە ئیش بکەین لەسەر ئەم بابەتە دەبێت لە پەروەردەوە ئیشی لەسەر بکەین یەکەم لەم ڕوانەوە مەسەر نەم چەمکانەدا ماڵین و خەڵک فێر بکەین لەوەی کە یا مناڵەکانمان فێر بکەین لەسەرەوەی کە بۆ هەر کێشێک کە لەم دنیای ئینسان ڕوبەڕووی بێتەوە چارەسەری هەیە ینی من بیرمە لەم چەند ساڵی لەم یەک دو ساڵی ڕابردووە لە یادی 100 ساڵی جەنگی جیهانی یەکەم و دووەمە وڵاتەکان دای لێبوردن لە یەکتریەکەن کە پێیان وایە دەبێت بە ئاشتی کێشەکانیان چارەسەرکەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی چ جای لەسەر ئاستی تاک بۆ لەبەرەوەی کە ئێمە بەڕاستی دەبێت بگەڕینەوە بۆ باگراوندە کۆمەڵاتیە و ژینگە کۆمەڵاتی کە ئێمە تیاژین مرۆڤیشانی هەیە و بەشێکی زۆر لە زانکانی کۆمەڵناسیاوی لە زانستی تاوانناسیش باز دەکرێت مرۆڤ دەبێت و ژینگە کۆمەڵاتی تاجی ژینگەیە بێ وەکو مرۆڤ مامەڵە بکە بەڵام کام ژینگەیە گۆڕێ بۆ ژینگەیەکی خراپ و کاتەبێ بە دڕندا ئەبێ بۆ دڕندەی کە بەڕاستی کە بەشێکی زۆر لە زانکان پێناسەیان کردووە تا وەکو دەیبینی دڕندەیە تۆ مەسەرەن بۆ زۆرە دەست بچێتە خوێنی نزیکین کەسەکانی خۆت پێ دوای ینی کللتوری ئێمە بەشێکی ینی توندوتیژی و هەروەها ینی ڕق و ئەمانی تێدا بێ و ئەمە بۆ لە پشتا و پشتەوە بۆمان هاتووە تا ئێستاش بەردەوام بێ پێگومان ئەمە مشکلەکەی ئێمە و کۆمەڵگەی ئێمە سێخ ناخە بەمە ئەنی وەکو وتم تۆ تا ئێستا خاوەنەوەی کە خەڵەکەیە من دایان جار گوێم لێ بۆ توێتی چەکێکەمە بێ لە ماڵەکە حەوک ڕژی تۆ ئەمە تۆ خاوەنی ئەمە بی لە کاتێکە کە مەسەرەن چەک بە هەموو شتێک بزانی هەتا لەژێر پشتێکە تا دایبنی لە کاتێکە ئێمە خۆتان دەزانین لە ڕووی ئارامی لە ڕێی کۆمەڵێکشتەوە ئێمە خەریکەوشمان لە دەستە چێ بەدەستی یەکتریش نەک بەدەستی دەر و دراوسە یا بەدەستی دوژمنێکی وەکو داعش یا خەڵکێکی تر ینی کەسمان لە دەستی یەکتری ئەمین نین لەبەرەوە ئەترسین لەوەی کە بەسیترین شت یا ئاساییترین کێشەوەکە کە ئێمە یەکسەر پەلاماری سیلاح و ینی نازانم ئێمە لە ماوەکانی ڕابردووە بەداخەوە بینی و مانەکە کاوڕێ لەسەر سەرچۆپی بووە نازانم لەسەر هۆڕن بووە لەسەر فولایت بووە ێ باشە لەسەر ئەم شتە بەسیتانە ئێمە فیشک بێکەوە بنین جاگە کێشەی گەورە بێ مەگەر کاتۆشا بە بەرامبەر ئێمە وای کردو ئەم کۆمەڵگەیە وای لێ بێ بەرامبەر بەوەی کە بەردەوام لە عسابە بژێوم عسابە ژواب بکە ئێمە هەمومان ینی وای لێ هاتووە تەنانەت ببینن ینی ئێستا فیستیڤالانەی کە ئاکرێن نینی ڕۆژی شوێنەکان ینی بڕنە و فیشک و کلاشینکۆف و ئەنوا و ئەشکاڵ چەکی تیان مایشەکرێ بەڕاستی ئەمە من پێم وایە کارێکی خراپەکەین و کارێکی هەڵاکەین بۆیە ئەم کۆمەڵگەیە بەردەوام وکوتم خەڵک ژینگەیەکی کۆمەڵاتی بۆ دروست بووە و چەکیشی پێ تەنانەت ئێستا وای لاتووە لە ناو سیارە ئۆتۆمبیلەکەی لە هەموو شوێنە چەکی پێ حتا بە بەرپشتێنەکەیەتی ئەمە وای کردووە کە بەڕاستی ئەم کۆمەڵگەیەک تووشی ئەم ڕوودا و کارەسەتە دڵچەزێنانە بێت کە بەڕاستی ئەمە لە وەکوتم لە پێشووترا مناقەشەمان کرد ینی هەموو سنوورەکانی بەزاندووە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی ژن کوشتن نەماوە ینی ئێستا تەنانەت گەیشتە ئەوەی کە ئەوەی دیفاعیش لە ژن بکە و تەنانەت ئەوەشی کە ناو خێزانەکەیەتی کە بەرگری لە ماڵ و مناڵ و ژیانی خۆشی بکە ئەمە ئەم ڕووداوانە یا ئەم کارەساتە گەورانە پێمان دەڵێن ئێمە بێ وریای یەکتری بین چکە ئەم کۆمەڵگەیە ئەم ڕووداوانە ئەگەر بەری پێنەگیرێ و وەکو دەعمی ئەم هەوڵە نەکرێکە هەواڵ قوبات تاڵەبانی هەمووکو کەسێکی دیاری حیزبی و هەمووکو زێگری سەرکی وەزیران کە و بەرپرسە لە وڵاتەیە کە هەنگاوێکی گەورەی ناوە وەلایانی تەنفیزیە ئەو بە تەنیاوەکو هەناخان وتی بەس نییە چکەوە لایەنێکە کە مەسەرەن کەسێک کە تاوانەکات و دەبێت بژیرێەوە ئانەشی کە داڵدەیە دەم دەبێت بژیرێ بەڵام لە پێش ئەمە کۆمەڵێک شتێک کە دەبێت کاری لەسەر بکەین و وەکو جەنابەت وتر لە پەروەردە ئێمە کارمان لەسەری ئەبێ بکەین و لە ڕووی ژینگە کۆمەڵایەتیەکەشەوە ئەم بارودۆخە سیاسی ئابووریە کۆمەڵایەتیانی کە لەم کۆمەڵگەیانە ڕۆدەن بەشێک لەم تاوان باران و دەروون نەخۆشانە بە هەلەکان نەقۆزنەوە لە
پەنای ئەم گرژیانەیە لە پەنای ئەم ململانەیە لە پەنای ئەم ناکۆکیانەیە بەڕاستی کێشەی کۆمەڵایەتی گەورە دروستە بێ بۆیە ئەمانە کۆمەڵە کارن کە دەبێت بەڕاستی ئیشی لەسەر بکرێت چکە وەکوتم ئەمە یەک لایەنە نییە بە تەنها ناکرێت مەسەڵەن کەسێک کە تاوانێکەکە ڕاستە دەژیرێت دەبێت بژیرەوە دەبێت عقوبەش بدرێت و دەبێت سزای قۆشی وەربگرێت بەڵام لە پێش ئەوە ئێمە دەبێت کار بکەین بۆی کە ئەم هەموو تاوانبارە بۆ ینی وەس من ینی سەیری فەیسبوک کەن سێری تۆڕە کۆمەڵاتیەکان کەن هەمومان زۆر نەرمونیانی لەگەڵ یەکتریا لە فەیسبوک هەمومان جژنە پیرۆزاکەین هەمومان گەردنیەک ئازاکەین هەموو میهرەبانین هەموو کوڕ و کچی چاشینیانی ئەی باشام کوڕ و کچە خراپانە لەکوێن ئەگەر ئەمە بۆ ئەمە تەرجەمە نەبێ بۆ ئەمە تەرجەمە نەبێ بۆ ژیانی کۆمەڵایەتی کاکاورە لە هەمووی خەتەرترەوەیە کە تۆڕە کۆمەڵاتیەکان بۆتەوەی پچڕانی پەیوەندی کۆمەڵاتیەکان پەیوەندی کۆمەڵاتیەکانمان هێندە لاواز بووە هێندە زەعیف بووە کە ئێمە کەسمان ناتوانین تەحمل یەکتەوە ڕاز نییە کە لە پەیوەندیەکانی نزیک کردوەوە نەکار نگیزیشی نەکردێتەوە بەڵکو زۆر دووری خستێتەوە ئەوەشێکەیەتی ناسی بەوەی ئەوە نەما چکە بۆ لە بەرەوەی ئێستا دەزانن ینی لە فەیسبوک خۆتەزانی مەسەڵەن بڕە لە فەیسبوک جنێوێ بدە مثلا خۆ ڕوت بکەرەوە شتینە شیاو بکە بزانە بە چەنا سەدان هزار لایک و فۆلۆوەرز و ئەمانە بووە بەڵام قسەیەکی معقول بکە مثلا خەڵک ئامۆژگاری بکە یا مثلا ڕێنماییکی باش بە خەڵک بدە یا شتێکی باش بۆ خەڵک عرض بکە ئاسان هەر بەسەر یا تێپەڕێڵێ با بڕۆ ئەوە چیە بەڵام بە دوای کۆمەڵێک شتا ئاگەڕین بۆی ئەم کۆمەڵگەیە ئەمانە هەمووی کاریگەری دروست کردووە بەڵام ئێمە بەلامانەوە مهم نییە ئێمە بەلامانەوە گرنگ نەبووە ئەم بابەتانە و لە هەمووشی خەتەرترەوەیە کە بەڕاستی کە من بۆ خۆشم ساڵانێکی زۆر لە ناو میدیا و تەمەێکیشم بەڕێ کردووە و هەمیشە ڕەخنەشم لێ هەبوو بەڕاستی کە هەم بەرنامەم هەبووە کارم هەبووە لە ناو میدیایە خەتابارێکی ڕئیسی و گەورەین ئەنی ئێستا من و تۆ دانیشتوونە بەرنمەیەکەنەوە هانەخانیشی لێ جابێت چاوەڕە بکەین تا قەتڵ و عامێکی ترە کرێت تا ژنێکی ترە کوژرێت تا ئافرەتێکی ترە کوژرێت تا پیاوێکی ترە کوژرێت تا ڕووداوێکی گەورە ڕووەدا ئەمجا دێین کەناڵەکان هەموو بەڵێ قسەکردنەکەشی چۆن قسەی نەکرد لەسەر نەکا باشترە ینی وەرە هەموو کەناڵەکانی دنیا بگەڕێ ئێمە چین مای کە بینە بەردەم کە دایکێک ئەڵین کوڕەکەی شەهید بووە یا کوڕەکەی کوژراوە یا با ڕووداوێک ڕوودا مناڵەکەی تیاچوە یعنی مایکەکەمان بدۆتە ناو خێمەکاڵین هەست چۆنە آخر کاکی من برای ڕۆژنامەنووس خوشکی ڕۆژنامەنووس ینی کەسێک کەم جەرگی سوتابێ چ پرسی چ مانایەکی هەیە تۆ پێبرسی هەست لێی بپرسی هەستە چۆنە یا پێ بە پێی ڕوودا و خوێن نیشان بدەیت و چۆنی مەسەن وای لاتۆنە جوان خۆکوشتن و خۆڵواسین باسەکە نارە حەزەکەی خۆڵواسی ئەنی بەڕاستی من ئەمانە خەڵک پێی وتوین ینی گلەی خەڵکە و قسەی خەڵکە بۆیە ئەمانە کۆمەڵێکشتن دەبێت ئەو کەسانەی کە ئێمە دایان جارم قسەیەمان کردەوە ئیشمان لەسەر کرد هەتا لەگەڵ سندیکا ڕۆژنامەنووسیشە لەگەڵ برایی بەڕێزم کاکاروان و هاناخانیش دەزانێت و چەند ساڵێک لەمەوە پێش ئێمە بەیان داشت و بەیان نامە ینی حتا تەنان گەشتەوە سەرجادەشمان کرد وتمانە و کەسانی کە ڕووماڵی بابەتە کۆمەڵایەتیەکان دەبێت کەسێ بن مختەزمن من بابەتە و بێبزان چۆن ڕووماڵەکە ینی تۆ جاری وا هەیە میدیا ڕاستەکو جەنابتەڵی میدیا زۆر جار تاوانبارە لەوەی کە قەزیە کورسەکانی ژێنێتە سەر شاشە بۆی بینەر بیبینێ بۆ نمونە تۆ ڕووماڵی جەنگێکەکەی ئەمە کارەساتە بەڕاستی تۆ جەنگ و ینی چەک و وای لێ هاتبوو کا کاوڕە شوێنی پێشمەرگیان بۆ داعش نیشانەدا خۆ ئێمە سەرەتای داعشەکەی بەڕاستی ینی ئێمە کۆمەڵێک نمونەیەکە وەکوتم خۆشمان منیش و ئاناخانەژ هەوە هەرسێکمان ڕۆژنامەنووس و میدیا کاربار ئەنی ئەزانین کە لە ناو میدیا کارەساتی گەورە ڕوەدا تۆ لە سەرەتای 2014وانە کە داعش دێ باوەڕتان هەبێ ئەمەکێک بوو لە کارەساتە گەورەکان کە میدیا وای کرد شوێنی پێشمەرگەی بە داعشەوت ینی ڕاستەخۆیە کرد هەتا بوو بە مەوزوع و ئەمانە کۆمەڵێک بابەتن ئەوەیە دەری ئەخا کە ئێمە ناتوانین مختصمین لە مەجالەکان ئەنی مەسەلەن لە هەموو کەناڵەکانە ببینە میدیاکارێکە بێ کە وەرزش بابەتی وەرزشی یا هەواڵی وەرزشیە کە بێ معلوماتی هەبێ لەسەر وەرزش دانی کەم دەرچوی بەشی وەرزش بێ یا متابعی هەبێ کەسێکی وەرزشکار بێ بۆی بتوانە باز بەڵام هەر کەسێ بێت باسی کوشتنەکە باسی خۆکوشتنەکە باسی تاوانەکە باسی تاوانکارێکە لە کاتێکا نەزانە زانستی دەرووناسی چییە نە کۆمەڵناسی چییە نە تاوانناسی چییە نە بارودۆخی تاوانکارەکان چۆنە ئەمانە کۆمەڵێک بابەتن هەر هەمووی دەگەڕێتەوە سەرەوە پەروەردەی کە ئێمە نیمانە بەداخەوە هەم لە هەموو ڕووەکەوە لە ناو خێزان و دوجار تا ئاگاتە ناو قوتابخانەکان تا ئاگاتە ناو دام و دەستگا میدیایەکان بۆیە ئەم هەڵمەتەیە ئەم شتانەی کە ئێستا ڕوئەدەن و بابەتی گرنگن دەبێ بەجددی ئاوریان لێ بدەینەوە و کاریان لەسەر بکەین ئەوەی کاخوبات بە تایبەتی و دوو کەیسی لەم چەند ڕۆماوەی ڕابردووە بەداخەوە دوو کەیسی زۆر ناخەشێن بوون و کارەساتبار بوون بەڕاستی بەڵام هەردوو کەیسەکە کاخوبات توانی هەردوو کەیسەکە خۆی ڕاستەخۆ بێتە سەرخەت بتوانێت زوو
یەکلا بێتەوە ئەمە ببێتە پندێک بۆوانی کە هەر برادێک یا هەر کەسێک ئەوێت تاوانێ بکات دەبێت و بزانێت کە کەس نییە داڵی بدە چکە کە ئینسان تاوانەکات دەبێت سزاکەی وەربگرێ و تاوان کارە بێت سزاکەی وەربگرێ و بەڕاستی میدیاژە بێت بە دوای ئەوە بچێ ئەم تاوانکارانە چارەنووسیان چییە بۆی بە خەڵک بڵین تۆ کاتێ دەستێژەکەیتە سەر خەڵک ئەمەم چارەنووسەکەمان بەڵام ئەگەر تۆ بتوانی بتەوێت لە ڕێگەی دیالۆگەوە لە ڕێگەی ئاسایی ترەوە لە ڕێگەی ئاشتیەوە کێشەکانە چارەسەر بکەیت دەتوانی ژیان بەردەوام بکەیت بەڵام ئەگەر بتێت تاوان بکەیت بەرامبەر بە خەڵک خۆشت و ئەوانەشی کە لە چواردەورتن کە سوکارەکانیشت بەڕاستی ئەمانە بۆ خۆیان جۆرەکن لە قوربانی لەنا ئەم کۆمەڵگەیە بۆیە دەبێت هەمومان هاوکاری یەکتری بین و هاوکاری ئەم هەوڵمەتە بین کە کاخۆبا دەستی داوەتی ئەو کوتم بەتەنیا ئەو نییە بەتەنیا کاکاوڕێ ناکری ئەمە هەموو هێرکەکان خینەسە بە تێکەوە بڵین برادرانی ئاسایشمان زۆر چاوکراون پۆلیسمان زۆر چاوکراون ئەمانە هیچ ئەم لاولایشی تیانە فعلەن وایە ماندوون شەون و خونی ئەکەن خەڵکە پارێزن بەڵام بەتەنها بەس نییە ئەمە هەموو شتەکان بڵین ئەوان هەن کاتێ ئەمە بێ پاڵی مەترسی ئەم قەزیە بە تایبەتی ئەنی ژن کوشتنی یاخود ئەمەی کێسە پەریسەندووە بۆ کوشتنی تاک بە تاشی و کەسانی کە لە دەوری ئەم ژنەوە بنە قوربانی لەناو ماڵەکانەوەی لەناو خێزانەکانەوەی خۆی کارەساتەکەەوەی دەست خۆشمە مەساڵەتی دێم و خزمەت جەناو بۆ کۆمەڵە پرسی دیکە خاتو هەنە ینی کە ئەمە کۆمەڵگەکەمان بێ و ئەمە کللتورەکەمان بێ و هەموو ینی بەهاکان بەسەرێکەوە شێوا بێ ینی سیرەکەی ڕەش و سپی لە بوارەکەدا دیار نەماوە ئێمە چۆن ئەتوانین بەڕاستی کۆدەنگیەک دروستکەین چۆن ئەتوانین پاڵپشتێک دروستکەین بۆ هەنگاوانی کە هەنگاوی خێرە کە هەنگاوی بەرگرتنە بەوەی کە توندوتیژی لە کۆمەڵگەکەمانە کەم بێتەوە کوشتن کەم بێتەوە پیاوسالاری کەم بێتەوە بەڕاستی ئەوە پەروەردەیەوەکو مامۆسالەتیف ئاماژەی پێدا بەو ئاقارەیە ڕۆیشتەوە بەڕاستی ئەوە بەها کللتوریەکانمانە بەو ئاراستەیە ڕۆیشتەوە ینی کۆمەڵێشت هەیە ئێمە چەسپیوە لە زەهنمانە ینی سیرەکەی توندوتیژی بۆتە کللتورێک لە خوێنمانە لە ناخمانە بە تایبەتی ئێ وەکو ژنان وەکو ڕێکخراوەکانی ژنان وەکو چالاکوانانی بواری ژنان چیتان کردووە لە ڕابردوو بۆ ئەم بوارە بەرهەمەکەی چییە بۆی بە خەڵکی بڵێن ئەگەر بەرهەمەکەی باش نەبووە ئەتوانین بڵین ئەم کارەساتانەیە کە ئێستا لێ قەوماوە ئەمەوێ ئەوە ڕوون بکەمەوە کە هەم ڕێکخراوەکانی ژنان و هەم ڕێکخراوە پەیوەندیدارەکان لە چەند ساڵی ڕابردووە هەڵمەتی زۆر باش و کاری زۆر باش و هەزاران ژنیان لە کوشتن ڕزگار کردووە هەزاران ژنیان داڵدەداوە توانیویانە هەزاران کێشە چارەسەر بکەن و خێزانەکان ڕزگار بکەن بەڵام ئەمە بەس نییە تەنها ڕێکخراوەکانی ژنان خۆتەزانی ڕێکخراوی ژنان کێیە یا خوشکەکەی منە یا خوشکەکەی تۆیە کەسێکی منە تاکێکم کۆمەلگایەیە توانیوێتی هەنگاوێک بنێ پێشتر بۆ ئەوەی کار بکات بەڵام ئەوانەی کە لە ڕێکخراوەکانی ژنانە ئیشەکەن دوو جار خەباتەکەن جارێک لە ماڵەوە کە لە ڕێکخراوێکی ژنانە ئیشەکە ئەمە مەقبول نییە تا ئێستا لە کۆمەلگای ئێمەوە جارێکیش لە کۆمەلگایە کە ئێوێ جێگە دەستی دیار بێ کەواتە هەم ڕێکخراوەکانی ژنان و هەموو لایەنەکانی تر پێویستیان بەوە هەیە کە بەیەکەوە ئەم کارە بکەن تەنها ڕێکخراوەکانی ژنان ناتوانن ئەم کارە بەڵێ کاری هاوبەشی کراوە چاکسازی کراوە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە شاکاری یاساکانە لە هەرێمی کوردستانەوە ڕێکخراوەکانی ژنان بە کۆدەنگی ڕێکخراوەکانی ژنان ئەو یاسایە دەچوە دەوتە ئێمە کۆمەڵێک یاسای باشمان هەیە کۆمەڵێک ینی یاسامان هەیە کە تاوانبارانی پێسزایە لەم بوارەیە ئەیکەچی سیرەکەی تاوانەکان هەرزیاوێ بەڵێ تاوانەکان زیاکە هۆکارەکەی ئەوەیە یەکێک لەو خاڵانەی کاگلەتیف باسی کرد ئەوەیە کە میدیای ئێمە باس لە تاوانەکاکە ئەچێتە ژێر خێمەکەەوە بەڵام دوای ئەوە باس لەوە ناکە تاوانبارەکە گیراوە تا ئەمڕۆ هەندێک لە بکوژان بە تایبەتی بۆ نمونە بکوژی سێوان پرسیارەکرێ ئایا بکوژەکە گیرا تەسەورەکەن بکوژەکە گیراوێ بۆڵە بکوژەکە گیرا و سزای لە سێدارەدانیشی هەیە باس لەواکرێ لە کۆمەلگای ئێماوا باوە باس لەواکرێڵان مادام لە سێدارە نەدراوەکەواتە سزای خۆی وەرنەگرتووە نەخێر ئێمە ئاگادارین و ئێمە سەردانی چاکسازیەکانەکەین تیمەکانمان سەردانی چاکسازیەکانەکە ئەو تیمەی کە ئەم توێژینەوەی دروست کردووە سەردانی چاکسازیەکانی کردو باس لەواکەن کە یەک سەعات ژیان لەو زیندانانەیە بە یەک ساڵ تەمەنی ئینسان ئەڕوا و هەندێک لە بکوژەکان باسییان لەوە کردووە هەر لەم توێژینەوەیە تەوسیق کراوە دیکۆمنت کراوە باس لەواکە ئەگەر بیان زانایە سزای هەتایی ئەدرێن و ئەگەر بیان زانایە لێبوردنی گشتینیان گرێتەوە ئەو تاوانیان ناکرد ڕاستە هەندێکیان باسییان لەوە کردو کە پەشیمانن کە من وەکو خۆم ئەمە وەکو شخصی خۆم هیچ قەناعەتم بەوە نییە و پێم وایە ئەگەر بۆیان بلێ جارێکی تر و جارێکی تر ئەمە دووبارەکەنەوە بەڵام باس لەواکرێکە ئەم تاوانبارانە هەندێکیان وا ڕێکیان خستووە کاتی تاوانەکە پلانیان بۆ داناوە کە نزیک جەژنی قوربان بێ
یان نزیک جژنی ڕەمەزان بێت چونکە ئەزان لەو جەژنانەیە جاران ساڵانی پێشووتر سەرۆکایەتی هەرێم عەفو عامی دەرەکەی لە بردننی گشتیە یاخۆت ئەوەمان لەیاد نەچێت کە هەموو کوشتنەکان بۆ عدێکی عشائری هەیە هەموو کوشتنەکان کە لە هەرێمی کوردستان ناکرێت بۆ ئەندێکی عشاری هەیە ڕایەڵێکی تاوانکاری عشاری لە پشتەوەی ئێمە هەمیشە نیشانازیمان کردو لە ڕاوردوو بۆی کە ینی عشایری بەشێک بۆ لە چارەسەکردنی گرفتەکان لە هەرێمی کوردستان و لە کۆمەڵگەکان ئێستا بۆچی ئێمە بەداخەوە چەکدارکردنیان لەلایەن حیزبەکانەوە و ئەو کێشە و ناکۆکیە کۆنانەی کە لە نێوانیانە هەیە و ئێستا ئەیانوێت لە ڕێگەی حیزبەکانەوە یەکلایی کەنەوانێ و کاتی خۆی لە ڕێگەی حکوومەتی بەعسەوە بەشێکیان پاڵیان ناوە بە بەعسەوە بەشێکیان پاڵیان نێاوە بەشێکیان چەکیان هەبوو ئەم کۆنانە ئیمتیدادی هەیە تاوانی وا هەیە یاخود کۆمەڵکوژی وا کراوە لە نێوان عشیرەتەکانی ئێمە هەر لە دەوروبەری سلێمانی با ناوچەکە نەڵم 200 ساڵ لەمەوە پێش کراوە تا ئەمڕۆ لێکە کوژن تا ئەم ساتە لێک 200 ساڵ لەمەوە پێش کوژراوە 200 ساڵ لەمەوە پێش عشیرەتێک لە عشیرەتێکی تر 90 کەسی کوشتۆ ژن و مناڵ تا ئەمڕۆ ئەوانیش 90 کەسیان کوشتۆتەوە لە پیاو تا ئەمڕۆ دوژمنایەتێکە بەردەوام کەواتە ئەم مەسلەی ڕایەڵی عشایریە هەر لەوە شەوە هاتووە کە تاوانبارەکان دڵنیان لەوەی کە داڵدە ئەدرن کە خۆشبەختانە ئێستا لەم چەند ساڵی دوایە ئینزاری ئەوە دراوە یاخود ئاگاداری ئەوە کراوەتەوە کە هیچ کەسێ ناتوانێت هەر کەسێک تاوانبار داڵدەبا بەشدارە لە تاوانەکە لەگەڵێ وا سزا ئەدرێ هەر کەسێک بێ چونکە هیچ کەسێک سەر و قانون نییە بەڕاستی لە هەرێمی کوردستانە ڕاستە لە ناو کۆمەلگای ئێمە وا با قانون بۆ هەژارەکانە بەڵام نەخێوانیە چیتر وا نابێت چونکە ئێمە هەمومان هەژار و دەوڵەمەند و خاوەن دەسەڵات و خاوەن پێگە هەمومان ڕوبەڕووی ئەم تاوانە نابینەوە کەواتە ئەبێ قانونیش بۆ هەمومان وەکو یەک بێ باش ئێمە کە ئیدعایەوەکەین و شانازی بۆواکەین کە کۆمەڵگەیشی دیموکراسین و کۆمەڵگەکەمان بەرەو مەدەنیە دەڕەوە تاشی ئێمە ینی مێشک و دەرونی بەرەو کرانەوە تەکنەلۆژیا کە هاتوۆتە ناو وڵاتەکەمانەوە ئێمە توانیمانە سوودی لێ بینین بە ئاراستەی پێشکەوتنی کۆمەڵگەکەمان بە ئاراستەی فراوانکردنی بیر و هزری تاک ئەمە تا چەند ڕاستە پێچەوانەکەی ڕاستە خاتوانە بەڕێزان ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە ئەرکە سەرەکی و گشتێکە ئەکەوێتە سەر گەنجان گەنجانی ئێمە پێویستەکە کە لەم کۆمەلگایە ڕۆڵی ڕیفۆرمیست ببینن بەڕاستی ڕۆڵی چاکسازی ببینن گەنجانی ئێمە ڕاستە بێکاری هەژاری نەداری کۆمەڵی کێشەی تریان ڕوبەڕوو ئەبێتوانێت بەڵام نابێت لەوە خەمساردن یاخود نابێت لەوەیە ببینن کە هاوکارێکیان یاخود هاوڕێیان لە کۆلێج لەگەڵ ئەوایە بە سیارەیەکی درعیەت بەڵام ئەم نانی نیۆڕۆی نییە پارەی نانی نیۆڕۆی نییە نەخێر تۆش وەکو ئەو کە ئەو خەمساردانە و پێی نەوتراوە و ئاراستە نەکراوە کە چاکسازی کۆمەلگا لە ئەرکی سەرشانیەتی تۆ زیاتر ئەرکت ئەکرێتە سەر من زیاتر ئەرکم ئەکرێتە سەر هەمومان ئەرکمانەکەوێتە سەر کەواتە ڕیفۆرمی کۆمەلگا بە کۆمەڵک پایە ئەکرێ یەکێک لەو پایە سەرکیانە گەنجانن کە پێویستەکە ئەرکی خۆیان هەبێ ڕێکخراوی CDO چەند خولێکی بۆ کردوونەتەوە ئەوان باس لەواکەن کە چۆن بتوانن ئەم ڕیفۆرمە پەرە پێبەن لە کۆمەڵگایە یەکێک لەو پایە سەرکیانە میدیایە پێویستە میدیای ئێمە بەرپرسیارانە لەگەڵ ئەم تاوانانە تەعامل بکە ناکرێ مناڵێکی 9 ساڵ بێنێ باسی ئەوە بکە کە چۆن دایکی کوژراوە ناکرێ مناڵێکی 8 ساڵ بێنێ کە چۆن کە سوکاری هەمووی لە بەلەمەکەیە غەرق بوون و باسی بکە و بیجێڕێتەوە بەڵە بە تاکید لەبەر ئەوەی کە بەڕاستی مەسلەی میدیا مەسلێکی زۆر هەستیارە لەلای ئێمە هەر لەسەرمە ئەساسە ئێمە بنەمای ئاکارماندا ڕشتووە کە ئاراستەی سەرجەم میدیاکانی ئەکرێت لە ئایندەیەکی نزیکە و پێشتریش کۆمەڵە میدیا بە خۆشحاڵیەوە کە کورسات یەکێکە لەو کەناڵانەکە ئیمزای کردووە بنەمای ئاکار باس لەواکەین کە چۆن تەڕحی کارە کۆمەڵایەتیەکان و مەسەلە کۆمەڵایەتیەکانەکەین و چۆن پێگەی ژن و پێگەی مناڵ پارێزراوە بێ لە تەڕحە کۆمەڵایەتیەکانمانە مەسلەیەکی تر هەیە مەسلەی ئەوەیە کە یەکێک لە پایەکانی ترکە پێم وایە کاگلەتیڤ زۆر لەگەڵمانان لەسەر مەسلەی هاوڕابێ مەسلەی ڕۆشنبیرە ڕۆشنبیرانی ئێمە ناکرێت لەوە زیاتر خەمسارد و بێدەنگ بن بەڕاستی ڕۆشنبیرانی ئێمە پێویستەکە بەدەنگ بێن لەسەر مەسلەی کوشتنی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە لەسەر مەسلەی کوشتنی ژنان جێگەی خۆشحاڵیە کۆمەڵێک ڕۆمان نووسین بابەت مەقالەیە بەڵام هێشتا پێویستمان پێێتی هێشتا گەنجی ئێمە تینووە لەوەی تێبگا ئەمە لەکوێوە هاتووە کوشتنی ژن بۆ ئاوا پەرەیسەندووە گەنجێک کە نامورادە کە ئاگای لە دەوروبەری خۆی نیە بۆچی دایکی کوژراوە بۆچی خوشکەکەی ئەکوژرێ چێن ئەوانەی کە خوشکەکەی لەژێر ئەشکەنجەیە ئەکوژن ئایا ئەم دەسەڵاتە لەکوێوە هاتووە و ئەمانە ڕوو لەکوێکەن ئەوەی کە بەلای منەوە زۆر مەبەستە ئەوەیە کە تەئکید لەواکەمەوە هەموو کوشتنێک بکوژێکی لە پشتەوەیە و هەموو بکوژێک
کە هیوای بەوەیە کە داڵدەدرابێت تا ئێستا داڵدەدرابێ من هەموو لایەک دڵنیاکەمەوانێ کە بە دڵنیاییەوە هەموو ئەم بکوژانە ئەبێ دەستگیر بکرێن و هەموو ئەبێ سزا بدرێن بۆیە ئەمەوێ ئاماژەیەک بەوە بم کە هەر کەسێک کە بەنیازە و بیرکردنەوە کە دڵنیام ئێستا کەسانێک هەیە گویان لە منە و پلان لە پلانی ئەویان کە کوشتنێک ئەنجام بدەن یاخود هەڕەشەن بۆ سەر ژیانی کەسێک یان تاکێک یان ژنێک دڵنیای هەموو لایەکە کە بوانێکە هەوڵ ئەدەین بە هەموو توانامانەوە ئەو ژنانە هاوکاری بکەین و ڕزگاریان بکەین لە کوشتن و دڵنیابن هەر کەسێک بیر لەم تاوانە کاتوانێت بەر لە ئەنجامدانی تاوانەکەی ئەبێ بیر لەوە بکاتەوە کە زایەکی زۆر قرس چاوەڕێیەکە گرنگەوە دەست خۆش بێت خاتوانە مامۆستا لەتیف ینی بەڕاستی بۆ نمونێ سەوک خاتواناش ئاماژەی پێدا بە تایبەتی ئێمە ئەگەرچینی ڕۆشنبیران و خوێندەوارانی کۆمەڵگەکەمان بە هەندوەر بگرین بەڕاستی ئەمانە یعنی ئەتوانن زۆر جار کۆمەڵگە بگۆڕن زۆر جار ئەتوانن ڕووداوەکان ئاراستە بکەن زۆر جار ئەتوانن یعنی گۆڕانکاری زۆر گەورە کە لە ڕووی دیموکراسی و شانازی پێوکین بێنەکایەوە باشە بۆ نمونە لەسەر ئەم قەزیە گرنگانێک ێسەر ڕۆیە لە کۆمەڵگەی کوردەواریدا بە تایبەتی مەسەلەی ژن کوشتن و شەرەف و تەشانە سندنی ئەم دیاردەیە ینی بەڕاستی بەرەو فراوانبوون و بازنەی گەورەتر لە ناو خێزانە کە کوشتنەکان زیاتر بکە سیرەکەی بۆ نمونە چینە ڕۆشنبیرەکە تا ڕادەیەک بێدەنگە و کاردانەوەیشی توندی نییە بۆ نمونە بێتە سەر شەقام و کاردانەوەی توندی هەبێ بەرامبەر بم قەزیانی کە ڕۆیە هۆکارەکەی چییە بۆ خەڵک نایە خۆی با لە قەرەی ئەوە بە تایبەتی چینە ڕۆشنبیر لە ڕاستیدا بەشێک گەڕێتەوە بۆ ناومێتی بەڵام پێم وایە ئەم هەوڵە و دەستگیرکردنی ئەم کۆمەڵە کەسێک کە تاوانی گەورەیان ئەنجام داوە و حسابیان بۆ هیچ کەسێک نەکردووە بەڕاستی ئەمە تەسەوەرەکەم دەرگایە بکاتەوە بۆی بتوانێت خەڵک بتوانێت دروست کاتەوە بۆی کە هیچ کەسێ ناتوانێت پەنای ئەوانە بکە تاوانەکەن من دەمەوێت لەسەر ئەو ڕێاڵی ئەشاعری و ئەو شتانە من لە حەزەیەک بڵێنانی ئەمە دەزانین لە ساڵانی پێشووترە تەونی کۆمەڵایەتی ئێمە لە ناو کۆمەڵگەیانە بە قووەت و بەهێز و مەسەلەن ڕیشسپی ئێمە پیا ماقوڵەکانی ئێمە لە کۆمەڵگەیەکە یا لە ناو عشیرەتێک و شوێنێکە هەبوون هەر کەسێک کە مەسەن کێشەیەکی ئەبوو ئەچوە لای ئەو بۆی بۆ چارەسەرکە بەڵام ئێستا بەداخەوەی لێ هاتووە کە خەڵکەکە تاوانەکە ئەمجا ئاچێت بەڕاستی ئەمە خراپە دەبێت ئەمە وا بکەین ئەم جۆر ئەمە بڕێک بژێڕینەوە بۆی کە بتوانین خەڵک لە تاوان بژێڕینەوە نەک هەردەستگیر بکرێ ئەوە بابەتێکی ئەوە دەبێت وا بکرێ یاسا بە جۆرە بێتتر خەڵک بیلەوە نکاتەوە خۆی هەستێ بڵێ من خۆمەچم حەقی خۆمەکەمەوە بۆیە ئەم هەوڵی کاخوبات بەشێکی زۆر لەمانەش چارەسەرەکە خەڵکی تروان دەستی ناچێت چکە هەندێک خەڵکەیەکە بزانێ یاسا ئەتوانێت ئەوەی کە ئەوێ بۆی ینی ئەو مافەی بۆ بجێڕێتەوە دڵنیاتەکەم ناتوانێت نایەوێت تاوان بکە بەڵام کاتێک کە تاوانبارێک مەسەن کەسێک کە دەستێژی ئەکاتە سەری و ئەو ئەتوانێت بە ئازاداران بسوورێتەوە هێشتا ئەویش محاسبە بکرێت بێگومان ئەویش هەوڵەدا تۆڵی بخۆی بکاتەوە یا مافی خۆی وەربگرێت دوجار کە ئەمەشەکە بێ بە تاوانبار ئەویش دیسانەوە بۆیە سەروەربوونی یاسا و جێبەجێکردنی یاسا واکە بەشێک لەم ئومێدا گەڕێنێتەوە بۆ ئێمە زۆر گرنگە ئەمە هەوڵە لەلایەک بەڵام هەوڵێکی گەورەتر هەیەکە ئەوەی کە ئێوە باسی دەکەن لە ناو ڕۆشتچینە ڕۆشنبیرەکە لە ناو میدیایە ئەوەی ئێمە خوا بکەین خەڵک نەبێ بە تاوانبار چکە گەر وا بڕواە ئێمە سزنەکانمان ینی تر ئاوسێنەوە نیست تاوانتیە ینی خۆ سزنەکانیشمان سزنیەوە نە گەورە و زەبەلاح نین بەڵام وەرە بڕۆن ناو چاکسازیەکانی کەس بەداخەوە چاکسازیش نییە وەرە سەیری بکە بزانات تاوانبارەکان یاوانی کە لە ناو زیندانەکان ژیان بەسەرە بەمزانن ژماران چەند لەسەرەوەی کاڵی بەداخەوە چاکسازین ینی با یەک پرسیاریکە بکەم مامۆساڵەتی چکە ئەی بەڕاستی ئەبینین ئەوانی کە ئەخرێن ناوم چاکسازیانەوە ئەمە تاوانێکی کردو تۆ لێ ئەبێ ینی مؤهلی بکەیتەوە بۆ ناو کۆمەڵگە ینی چاکسازی تیا بکەی لەم کەسایەتی خەڵکە بۆ لەسەر ئەوەی لە ئەلاما باسەکرێەوەی کە خەڵک ئەیزانێ مەسەرەن هەندێک کەسە بووە لەسەر مەسەرەن ڕووداوی ئۆتۆمبیل و ئەوانە مەسەرەن زیندانی کرابەیە ئەو قۆبەیەکی وەرگرت بێ کە چوتەیە دوای بووە بە ینی کەسێکی تاوانبارێکی زۆر خەتەرناک بۆ ئەمانە کۆمەڵێکشتن بەڕاستی دەبێت ڕێوشوێنێکی گەورە بگیرێت چکە مەسەلەی موچە و بژێوی و ئەمانە ڕۆژێک لە ڕۆژان بە تەواوەتی چارەسەرە بێ مەسەرەن کە حل ئەبێ بەڵام ژیانی خەڵک چۆن نتوانی بژێڕیتەوە ئەم هەموو تاوانەی ئەکرێت لە وڵاتەوە چۆن نتوانی بژێڕیتەوە سیاسیەکان حیزبەکان پەلاماری یەک بدەن هەرچیە بکەن دوایەنەوە سەرمێزی گفتوگۆ قسە دەکەن و پێەکەنن بەڵام ژیانی خەڵک چۆن ئەتوانی بژێڕیتەوە چۆن ئەتوانی ئەم هەموو تاوانکاریە ناگەڕێتەوە بەڕاستی کە کاوڕێ بۆیە کە ئەڵین ڕۆشن چینە ڕۆشنبیرەکەەوە میدیاژ بە تایبەتی ئەرکەکەی قورسترە لە هەمویانەوەیە کە بەردەوام هۆشیاری هەبێ یعنی مەسەڵەن قسەی جددی دەبواە ئێستا ئەلام قسەی لەسەرەوە بکردایە سەدان بەرنامە لەسەر کراوە یعنی چی تۆ لە وڵاتەیە مۆڵەتی چەکەی بە خەڵک
تۆ مۆڵەتی شۆفێری بۆ چییە؟ ینی بۆ سیارەکە لێ بخۆڕی ئێتم کابراژ مۆڵەتی چەچیە ینی بێنە بەر پشتیانەکەتە هەر کەسێ مۆڕێکی لێکردی ساڵەیەکی پێوەنێ ئەمە بەڕاستی ئەمە کارەساتە لە وڵاتەیە مەسەرەن زۆر کەسی شێ ڕنگدە هەندێک کەس هەبێکە ئاگای لەم قسانە ئێمە و چەندی جارکە ئێمەشمانسەرمە کرد و توانە بابە تاوان و تاوانکاری هەر هەبووە و نازانم لە هەموو کۆمەڵگەیەک ڕاستە خۆ منیش پێم ئەیزانم تاوان بەڵام ئەمین لە وڵاتی هەڕۆدا ئەو تاوان و تاوانکاری ئاساییە نەخێر ئەمە حاڵەتی ئاسایی ئێستا علی وەردی زنوب کەڕە لەسام کۆمەڵگەیە کوردەواری و عراقی ئێمە ناتوانێت باسێ بکە ینی هەموو شتە سنوورەکانیان بەزاندووە بۆیە ئەم کۆمەڵگەی ئێمە چوتە لێوارێکەوە ئەگەر هەمومان فریایی نەکەوین هەموو خۆشمان نوقمەبین ئەوەی کە ئێستا لەو خێزانە بە ڕێزەی چەمچەمان ڕۆدا دڵنیا بن ئەگەر حەلێکی نەکرێ یا چارەسەری بۆ نەدۆزێتەوە دەرگا بە دەرگای هەمومانەدا بۆیە خەڵک وای لاتەوە کوتم چاکردنی ئەو ژینگە کۆمەڵایەتی کە ئینسانەکە بەدڕندا مرۆڤ لە مرۆڤبوونی داماڕێ وەکوتم دەستێتێتە نزیکترین کەسی خۆی دەستێتێتە سەر دەستێتێتە ناو منداڵ یعنی من بیرمە لە حوگەڕەکە ئاگەڕای کەسێکی دەست ناکەم مریشە سەر بڕێ حوگەڕێکیان پێ کردی ینی تازەترین نمونە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆ تۆ نازم دڵنیام کە ئێوەش بینیوتان و زۆرێک لە بینەرانی ژبینیوێتی لێکێ لە پارێزگاکانی باش زیقارە لە بەڵێ کابرا ینی مناڵەکەی خۆی جگەرێکی خسۆتە دەمێەوە نیشانی لێگرێتەوە ڕاستیان ئێمە کارەساتە تۆ یان ئێستا بیت دیمەنێکی ئاها لە سوۆسیال میدیا بڵاو بکەیتەوە کەرەوە تۆ لە بەردە مناڵەکە تا کلاشی کۆفەکە و پاکەیتەوە و دەمانچەکە و پاکەیتەوە و ینی ئەمانە بەڕاستی کۆمەڵێکشتن ینی نازانم ئەمەی ئەم کۆمەڵگەی ئێمەتیایەتی وەکوتم هیچ پێوەرێکی نە کۆمەڵناسی دەروناسی ئاینیش هەڵی ناگرێ بۆیە ئێمە گەیشتونەتە مستەوایەک یا ئاستێک پێویستی بەوەی کە هەمومان هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئەم بابەتە پەیوەندی بە هەمومانەوە هەیە ئەم هەوڵە پەیوەندی بە هەمومانەوەیە کە دەبێت لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین وا بکەین لە بری زمانی تونوتیژی و لە زمانی چەک وا بکەین ئەم زمانە بگۆڕین ئەم زمانە بگۆڕین بۆی کە بتوانین دیالۆگ بکەین لەگەڵ یەکتری قسە بکەین لەگەڵ یەکتری قسەکردن لە چات و فەیسبوک کەی پەیوەندی کۆمەڵاتی دروستەکە تۆ ناتوانانی لە کۆمەڵ لەناو لە ژیانی کۆمەڵاتی ئەمە خەڵکە ناستم بەلای بڕۆ مەرحەبایی ناکە بەڵام لە فەیسبوک ماشەڵڵاوە گەرم و گوڕ مەرحەبایی دەکا ئەمە خەتەرە کاک هاوڕێ خەڵکەیە لە فەیسبوکە 5,000 ڕەفیقیە پێیجێکیشی کردوت و داوا لێ بردنەکەم ناتوانم مەرتانگرم لەناو لە ئەرجی واقعی ژیانی کۆمەڵاتی لە دەرەوە مەرحەبایی دوو کەس ناکە یا دوو کەس ڕەفیقی نییە ئەمانە کێشەن لە وڵاتێ ئەمانە سەرە کێشن بەوەی کە کەس نتوانێت ینی تەحمل یەکتری ناکەی ینی ژنومێر لە ماڵەوە بە چات قساکە ئاگای لە یەکتری نییە بڕۆ سەیری میوانداریەکانمان کرد هەمومان ینی زۆر شت دوای لاتۆ لەم کۆمەڵگەی ئێمە بۆتە جێگەی گاڵتەکردن بە یەکتری ئەمانە کەشتی بەسیت و ئاسایی بن ئەبنشتی گەورە چۆن دەنکەش قارتێک لەسەر جادە بکەوێت کەسەڵی ناگرێت بەڵام بڕۆ بۆ سەیران هەموو خۆتەی بۆی کە ئاگرێکی دەستکەوێت دەنکەش قارتێکی دەستکەوێت بۆیە ئەم نمونەیەم هێناوە بۆی بڵێم هەموو شتێک لە ژیانی ئینسانە کاریگەری هەیە و توانی لەناو کۆمەلگای ڕۆڵێکی باش دەبێت لە بینی خۆکوشتن و خۆنەکوشتنە چاوتروکانێکیش نییە بە هاوکار بین بە یارمەتی دەربین یاساکانت کرد یاساکان لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستدان و ئەو یاسانە هێندە پێشکەوتون لەگەڵ کۆمەلگەی ئێمە خوڵقابن و گونجاوبن ئێستا بتوانن بەربگرن ئابن تاوانانی ئێمە یاسای باشمانەیە لە کوردستانە خۆشە دوتێ کۆمەڵێک ئێمە کێشەمان لە بوونی یاسایان نییە ئێمە کێشەمان لە جێبەجەکردنی یاساکانایە ئێمە کێشەمان لەسەر ئەو عقلیەتەیە کە یاسا جێبەجەکە لە وڵاتێ تۆ لە کۆمەلگایە کە ئاژی جنێ و ڕێ قشار کوشتن هەموو شتێک ئاتیادیە بەس خۆشەویستی و محیبەت و ئاگابوون لە یەکتری مەمنوعە خەتەرە وەک گاڵتەی پێگرێ تۆ لەم کۆمەلگەیایی بەڕاستی ئەبێ ئەمانە چاوەڕوان کرا بن وەخشتی خەتەری ڕۆدا و گوتم ئێستا لە ژن کوشتن و لە مرۆڤ کوشتن و لە تاک کوشتنان نەماوە گەشتۆتە سەر کۆمەڵکوژی کەوتۆتە سەر ئەوەی کە کەس ئەمین نییە لە ژیانی خۆی بەدەستی نزیکەکانی خۆشی بۆیە یەکێک لە هۆکارە سەرچەکانی ئەو ژینگە کۆمەڵایەتی خراپەیە کە بەهۆی لایانی ئابووری سیاسی ئەمانە هەمووی دروستی کردووە وای کردووە ژینگەیەکی نالەبار دروستکە و بێگومانە ژینگەیە ژواکە کردووە نتوانانی لە پەروەردەکەشت پەروەردەیەک بێکە وا بکە مرۆڤ بۆ دروست بکە نەک مەسەلەن مرۆڤێکی خوێنەواری شەڕەنجێزە بۆ دروستکە ئێمە با فێر بوا بکەین مرۆڤێک پەروەردە بکەین مناڵک پەروەردە بکەین کە ژیان دۆست بێ وای لە بکەین فێری بکەین ژن و ئافرەت و کچ و مێینەی ژیان لەم ژیانەکە هەن کۆیلەی پیاو نین بۆ دروست نەکراون خزمەتکار و کۆیلەی پیاو بن بۆیە ئەبێ سوورەیەکی پێنیشان بدەین وەکو چەپکە گوڵەکە وایە کە ژن و پیاوە توانن ئەم کۆمەڵگەیە جوان بکەن و نابێ ئیستیغلال بکرێ و نابێ ناشرینی بەرامبەر بکرێ تۆ کە ئەمانەت کرد دەتوانی کاریگەری گەورە دروستکەی بۆیە وەکو ئەو کەسەی کە ئەچێت لە شەوێکی درەنگە ئاچێت دزیەکە و
قفڵی دوکانە گەبڕێ خەڵکێک بەلای ڕواە چێکێڵێ دەهۆڵکتم ئەیش پێڵێ ئەلە بۆ ئەی دەهۆڵەکەت بۆ دەنگینیەکە دەهۆڵکتیڵێ ئەم دەهۆڵی من بەیانی دەنگجیە بۆیە ئەمانەی ئێمەش سبینێ یا ساڵێکی تر 2 ساڵی تر ئێمە لە بۆی کەبیرمە من ساڵانێکی زۆرە لەم مەزارایەوە پێشبینی ئەمانەشم کردو هەر لەم کورساتی بەڕێزەوە دایانجا لەسەر ئەم ڕووداوانە قسەمان کردووە بۆی بتوانین بەری پێ بگرین بۆی بتوانین کاری لەسەر بکەین دڵنیا بن هۆشیاری کاریگەری گەورەی هەیە و لەگەڵیشیان لایەنە یاسایەکەی بۆیە ئەم هەوڵەی کاقوبات دەتوانێت کاریگەوری گەورە دروستکە لەسەر لایەنەکانی تر بۆی کاقوبات خۆشی تەنها بە دەستگیرکردن و جێبەجەکردنی یاساشەوە نەوەستێ چاکردنی ژیانی خەڵک و باشکردنی لایەنەکان و سێکتەرەکانی تری ژیان یەکشتی نییە ینی قاچێک لێ کردەوە ناتوانێت ئەو بکە بۆیە کاخۆبادیش بە لەم مەسەلەیان نابێت بە تەنیا ئیشی لەسەر بکات دەبێت هەموو هاوکار بین لە مامۆستایەکی ئاینیەوە لە مامۆستای قوتابخانەوە دایک و باوک لە ماڵەوە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە لە هەمووشیان زەڕوریتر میدیایە و میدیاکارانە دەبێت کاری بەردەوامیان لەسەر وشیاری بێ ئەوەندەی باس لە شیر و لە نازانم نقل و نازانم چیوچیەکەن لە میدیاکانەوە بە هەڵمەتێکی بەردەوامی هەنە بێت لەسەر ناشرینکردنی چەک بەدەستەکان ئەوانەی کە چەگەڵەگرن ئەوانەی کە تونوتیژیەکەن دەفعیان نەکەین هەوڵمەدەین خەڵک میدیاژانی ڕۆڵی خۆی بژێڕێت و هەوڵمەدەین خەڵک یعنی بەڕاستی وایە تۆ کێشەی بەسیتی خەڵک ینی نەکەرەوە بە ئێمە کارە بکەین زمانی خەڵکیش بگۆڕین ئێمەش بەشدارین ئەگەر خانمێک یا ئافرەتێک لە کۆمەڵگەکەی ئێمە لە گەڕەکەکەی ئێمەیە کەسێکمان تووشی حادیسێ یا تووشی شتێک کە بێت لە ژیانیا نەکەوینە ناوە ناتۆرێک و نەکەین کە ناشرینی بکەین وای لێ بکەین کە کەس و کارەکەی وای لێ بکەین بچێت تاوانیان بەرامبەرکە بۆیە ئەمە بە تەنیا نییە بۆیە ئەمە عقل پێویستی بە گۆڕینی عقلیەتێکە کە هەمومان بەشدارین لە کوشتنی هەر ئینسانەکە کە لە وڵاتەیە کوژرێ بۆ هەمووشمان بەشدارە بین لە ڕزگارکردنیان بۆیە بە هەوڵ بدەین وەکو کەسی کە ئاسێتە دارتۆکە و پەتەکە ڕاکێشێ و توێگە خواوشی ژیانی بەرەگەێ پەشیمانە بێتەوە بە ئێمە جواب بکەین ببینە باعیسی ئەوەی کە خەڵک تاوان نەکە و خەڵکی خۆش بێت دەستخۆش بە کاتیشم زۆر کەماوە بووە دواوتش لە خاتوهانا وەرگین خاتوانە دووتت لەم بارەوە دواوتەی من سەبارەت بەوەیە کە پێویستەکە هەر تاکێکی کۆمەلگا تەهەڕوب نەکە خۆی نەدزێتەوە لەم ئەرکە کۆمەڵایەتە کەسانێک هەیە بۆ نمونە کەسانێکی ترجویان لێگرن کەسانێک هەیە لەوانەیە کەسێکی ئاینی بێ یا کەسێکی تەریقەتی بێ یاخود کەسێک بێ مامۆستایەک بێ یاخود کەسێک بێ کە لە ناو کۆمەلگایە پێگەیکی خۆی هەیە ناکرێ ئەو ڕابکە لەم ئەرکە کۆمەڵایەتە بەڕاستی چونکە ئەرکی ئەویشە ئەگەر تاوانەکە ئەکرێ تاوانەکە تاوانی هەمومان لێ بەرپرسین و ئەرکە کۆمەڵایەتەکەش هەمومان لێ بەرپرسین لەبەرەوە پێویستەکە کەس تەهەڕوب نەکات لە مەسەلێ بڵێ ئەم پەیوەندیدار نییە بە ئێمەوە شکور بخوا ئێمە ئەم شتەمانتیانە نەخێر ئەمە لە هەموو ماڵێکا هەیە تونند و تیژی لە هەموو ماڵەکانە هەیە لە دەرگای هەمومانیاوەکو کاگلەتی فوتی لەبەرەوە ئەرکی هەمووشمانە ڕوبەڕووی ببینەوە بەیەکەوە دەستخۆش سپاس بۆ هەرێک لە خاتوهانا شوان چالاکوانی بواری مافەکانی ژنا کە لەستۆ لەگەڵ ما سپاس بۆ مامۆستا حسێن ڕۆژنامە نووسکە لەم بەرنامەی لەگەڵ ما سپاسانە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ